دادگای فیدراڵی کۆتایی بەڕۆڵی وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە دابەشکردنی موچە دەهێنێت. زانیاری نوێ لەبارەی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ بەغدا ئاشکرا دەکرێت. بەغدا بەردەوامە لە قالبدانی دەسەڵاتی هەرێم و ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی لە ئەنقەرە کۆنتڕۆڵکردنی سنوورەکانی هەرێم تاوتوێ دەکات. سڵاوتان لێبێ، ستاندەر نووسان پێشکەش دەکەین. جاسم عومێری سەرۆکی دادگای فیدراڵی لە بڕیارێکی نوێدا ڕایگەیاند ئەو بڕیارانەی لەلایەن دادگای فیدراڵیەوە دەردەچن پابەندکەرن بۆ هەموو دەسەڵاتەکان، بۆیە سەرجەم فەرمانگەلاوەکیەکانی هەرێم دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ وەزارەتی دارایی عێراقدا بکەن. سەرۆکی دادگای باڵای فیدراڵی عێراق لە چاوپێکەوتنێکی لەگەڵ ئاژانسی هەواڵی عێراق ڕایگەیاندووە بڕیارەکەی دادگای فیدراڵی کە دەرچووە سەرۆکی حکوومەتی فیدراڵی و سەرۆکی حکوومەتی هەرێمی پابەند کرد بە یەکلایکردنەوەی موچەی فەرمانبەران و خانەنشینان و سوودمەندانی پاراستنی کۆمەڵایەتی لەگەڵ بانکەکانی حکوومەتی فیدراڵی و لێبڕینی موچەی هەرێم. ئەوە لە کاتێکدایە لە 21 دوو لەسەر بنەمای سکاڵایەکی دەستگای ستاندەر دادگای فیدراڵی حکوومەتی عێراقی پابەند کرد بە پێدانی موچە ڕاستەوخۆ بە فەرمانبەرانی هەرێم بەبێ گەڕانەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێم نوێترین زانیاری لەبارەی لیستی موچەی فەرمانبەرانی هەرێم ئاشکرا دەکات و ڕای دەگەێنێت. سەرجەم داواکاریەکانی بەغدا جێبەجێ کراون و لە شەوی ڕابردووەوە لیستەکە ئامادە کراوە. بە گوێرەی وتەی سەرچاوێکی باڵای ئەنجومەنی وەزیرانی هەرێم کە قسەی بۆ میدیای یەکەتی کردووە ڕایگەیاندووە حکوومەتی فیدراڵی داوای لیستی موچەی موچەخۆرانی بە وردەکاری زیاتر و ناوی چواری موچەخۆران بە زمانی عەرەبی لە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێم کردووە. وتیشی لە شەوی ڕابردووەوە لیستی موچە بە سەرجەم داواکاریەکانی بەغداوە تەواو بووە و بڕیار وایە ڕەوانەی بەغدا بکرێت. بەغدا و ئەنقەرە ماوەیەکە تاوتوێی ڕێکەوتنێکی نوێی ئەمنی بۆ کۆنتڕۆڵکردنی سنوورەکانی نێوانیان کە باکوور و باشووری کوردستانە دەکەن. هەنگاوەکە بەبێ بەشداری بەرپرسانی هەرێم بەنجام دەدرێت. نووسینگەی ڕاگەیاندنی یاسایشی نیشتیمانی عێراق ڕایگەیاندووە قاسم عەرەجی ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی عێراق لە ئەنقەرە لەگەڵ سەیفوڵڵا حاجی موفتی ئۆغڵو سکرتێری گشتی ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی تورکیا کۆبەتەوە. ئەوەشی خستۆتە ڕوو لە کۆبوونەوەکە دوایین پێشهاتەکانی دۆخی سیاسی و ئەمنی لەسەر ئاسی نێودەوڵەتی و هەرێمی و ڕێکارەکانی پتەوکردنی پەیوەندیەکانی هاوکاری نێوان بەغدا و ئەنقەرە گفتوگۆی لەبارەوە کراوە. دەژڵێت لە کۆبوونەوەکەدا باز لە پرسەکانی یاسایش ئاو ئالوگۆڕی زانیاری و کۆنتڕۆڵکردنی سنوورەکانی نێوان عێراق و تورکیا وەک ئاماژە بە سنوورەکانی هەرێمی کوردستان کراوە و جەختیش لە بەردەوامی هاوکاری دووقۆڵی بۆ بەدیهێنانی سەقامگیری هەردوو وڵات کراوەتەوە. ستاندەر نووسمان پێشکەشکردن شاد و کامەران بن.